ڕۆژی دووەمی گەشتەکەمان دەست پێەکەین بەم جلە چینیانەوە هەموو پەت و حەبڵەیان لێ کۆ کردینەوە جگەش جا ئەم شوێنە سەما کاتی وێنەی جەماعیە نیهایسیۆ نیلای نایە شەرمەکەم قسەی لەگەڵا بکەم چواردەوەرەوەی کامێرەمانە پەرزگەیەکی ترە بەم شێوازان برادرە ئاوادانیشە ئەمە شوێنی خواردنی هۆتێلەکەیە واتە مەطعەمی هۆتێلەکەیە جا عادەتەن بەیانیانی وڵاتی چین لە سەعات 7 بۆ 9 کاتی نان خواردنە لە هۆتێلەکان و ببینە بەم شێوازە هۆتێلەکان پڕەبێ لە خەڵک ئیتر خواردنەکانتان با پیشاندەم لێرە بۆ نمونە لێرە ئەم جۆرە سەمونە هەیە وەکو سەمون وایە بەم شێوازە دوایەوە ئەمە گەرمە شامی کوڵاوە پەتاتەی کوڵاوە ئەمە نازانم بزەبە چییە ئەمە شەر وەکو سەمون وایە ئیتر ئەم جۆرە زەڵاتانەی لێ بەم شێوازە و میوەی تایە تەماتە لێرە وەکو میوە حسابەکەی ئەمە پەتاتی و وەکو نودڵ قاش کراوە و دوای ئەوە ئەمە پێم وا بێ پولەکەیەوە بزانم ئەمەش بابەتی بڕۆکلیە ئەمە قارچکە مریشکە ئەمە زەڵاتەیە و ئەمە پەتاتەی شیرینە و ئەمە شەرە و جۆرە سەمونە بوو و ئەمەش جوافانە چاوفانە و ئەوەش هێلکەیە دوای ئەوە بۆ نمونە ئەوەی ترکە هەبێ ئەمە جبزیان داناوە لێرە و ئەمە هەر ئەوایە ئەوە جیهازی تۆستەکەیە و چیترمانەیە ئەم جۆرە کێکە بچووکانە و هەنێ بابەتی شۆربە بەگشتی ناخواردن لە وڵاتی چین بەیانیان بۆ شێوازێ جا ئەمە بۆ نمونە لێرەش ئەگەر ببینن ئەمە شەربەتی پرتەقاڵە ئەوەشیان چایە پام جووس شەربەتی خورمایە و بەم شێوازە ئەوەش سوپە و ئەمەش چای سەوز و چای ڕەش و کۆفیشی لێیە قاوەشی لێیە تر بەگشتی یعنی ناخواردن لە وڵاتی چین بەم شێوازەیە ئەمەی کە تۆ بینیت یعنی شوێنی ناخواردنە لە هۆتێلەکانە و ئەم بە شەش هەیە عادەتەن لێرە تۆ هێلکەت بۆ سوو دەکەنەوە لەگەڵ بابەتی نودڵ بەم شێوازە ئیتر بەگشتی بۆ شێوازەیە حەزم کردێوەش نمونەی هۆتێلەکانی وڵاتی چین ببینن و من لێرە دانیشم لەم شوێنەیە ڤیوێکی زۆر جوان و تایبەتی هەیە ئەوەی کە من هێناومە ئەم بابەتانە باشە زیاتر بابەتی زەڵاتەیە تەنها و برنجەی لەگەڵە ئیتر ئەمەش ڤیوەکەی منە لێرەوە بەم شێوازەیە و ڤیوێکی جوانی هەیە و لێرە دانیشم وەزاکەم کۆنتڕۆڵ کردو I'm honored to meet you, all of you here. Our Chinese except the racial distinguish. ئەمڕۆ ڕۆژی دووەمی گەشتەکەمانە جا لە شاری سیان هاچین بۆ سیان ئینسیدنت سایت بزەبت نازانم کوێ بەڵام ئەکرێ شوێنێکی مێژووی بێت لەگەڵم برادرانەیە جا ئەڕووی ما بزانین جەوەکە چۆنە ئەمە جەماعەتی کەمپی شنجن و کەمپی هاربینن لە زانکۆی هاربین باشە لەبەرەوەی ئێمە سێ لقمان هەیە ئیتر دوو لقەکانی زانکۆکەمە هاتووە شێوازە با بڕین زانین چی هەیە ئەوە دوو تەلەبە پاسپۆرتیان بیرچووە جایترمانە شێخیان نەماوە ئیمانیان نەماوە لێیان ئەڵێ چۆن پاسپۆرتان بیرچوو ئەمە ڕۆژی دووەمی گەشتەکەمانە جا ئێستا هاتوونەتە سیان شبیەن باشە سیان شبیەن کە لێرە ببینم بەم شێوازە گروپێکی گەورەی خوێندکارانین ئەچینە ناوە بزانین چی لێیە و منیش بەم جلانەوە جلی هانفوو بە لۆگۆی چین لەگەڵ هاوڕێ بەم شێوازە ئەڕوێنە ناوە و با بزانین چی لێیە ئیتر بەم شێوازە بۆ نمونە ئاڵاکەی ئێمەیە و ئەمە بەشێکە لە زانکۆی مەستافی زانکۆی ئێمە وافرەتە و ئەوەش بەشی هاربینە ئەو جلسپیان ئیترەوەش ڕێبەرەکەمانە ئەوەی ئاڵاکەی پێ بەم شێوازە و عادەتەن کە دێیتە وڵاتی چینەوە تۆ ئەم هێدفۆنە وەرەگری باشە ئەم هێدفۆنە بۆی کە لە زمانی چینیەوە بۆ بکە بە ئینگلیزی لە وڵاتی چین ئەو ستافانەی کە دێن سەردانی شوێنە مێژوویەکانەکەن یاخود دەچیتە کۆنفرانسێکەوە بەردەوام تۆ ئەم هێدفۆنە وەرەگری بۆ کەسانی گە چینی نازان هەرچەندم لەخوا بەزیابێ باشم بەڵام ئێستا ئەمە بابەتی مێژووە یعنی مێژووی شارەکەیە مێژووی شاری سیانە لەبەرەوە تۆزێ قورسە ئەمە ئەکەیتە گوێت بەم شێوازە
و ئەیکەیتە ملت ئەتوانی مە بکەیتە ملت و بەم شێوازە توانی بەکاری بهێنی هەموو پەت و حەبڵیان لێ کۆکردینەوە جا ئەمە بۆ نمونە هی ڕێبەرەکەمانە باشان بە ئینگلیزیان بەچینی قساکە ئیتر کاچینە هەر شوێنێک ئەچینە هەر شوێنێک لێرە ڕوونکردنەوەمان بۆدا لەسەر ئەو شتە کە ئەم شتە چۆن بۆ مێژۆکەی چۆنەوە بە شێوازێکە و ئەمەش بۆ نمونە هەر خەڵکە چینیەکانیش سەردانی مۆزەخانەکانەکەن و هیوایەتیان ڕەسمگرتنی خەڵکی بێگانەی وەکو ئێمە جگەش ئەم شوێنە با بۆتان بخوێنمەوە ششە چەندلێن ئیتر لە وڵاتی چین هەر هیچ نەزانی بڵێ ششە شتێک دەرەچێت هەموو زمانی چینی پێکاتۆ لە ششە ئەچینە ناوە لێرە با بزانین چی تیا بەم شێوازە ئەمەی کە ئەیبینن بۆ نمونە ئەوە بەشێکە لە مێژووی شوێنەکە بە گوێ لەمە بگرین بۆی تەرجمەتان بۆ بکەمەوە ئیتر ئەمە زیاتر باسی شۆڕشەکانی وڵاتی چینەکە کاتێک بۆ نمونە یابان هێرشی کردوتە سەر ئەم شوێنە یعنی ببینە لێرە چۆن مێژووی داگیرکاری وڵاتەکەی خۆیان لێرە پاراستووە کاتێک بۆ نمونە یابانەکان هێرشیان کردوتە سەر وڵاتی چین ئیتر لەبەرەوە بۆ نمونە تەواوی کەرەستەکان تەواوی و کەسانی کە شۆڕشەکانیان کردو دژی یابانیەکان یا خۆ دژی خەڵکانی بێگانە لێرە بەم شێوازە پارێزراوە ئیتر چەنەها گروپی لێیە لێرە چەنەها گروپی لێواتە هەر ئێمە گروپی ئێمە نییە بەڵکو گروپی خەڵکانی تریشە ئەو بینە بۆ نمونە بۆ شێوازە ساڵ 1932 کە یابان لێرە بووە و دوای ئەوە شۆڕش کراوە دژی ئەوان و یعنی کوشتارێکی زۆریان ئەنجام داوە لێرە داگیرکاریکی زۆریان کردووە یعنی یابان بەو بچووکەی خۆیەوە کە ئێمە زۆر جار بە کەسانی ینی پاک و بێکێشەیان بینین بەڵام باوەڕ کە سەیری مێژوو کە چینی کاول کردو وێرانی کردو داگیرکاری زۆر کردووە بەڵام چینیەکان لێرە بۆ نمونە کە هاتوون دوای ئەو هەموو تعدایی کە لێیان کراوە لەلایەن یابانیەکانەوە ئەو هەموو کوشتارە لەلایەن یابانیەکانیان توش بووە تووشیان بۆ یابانیەکان هاتوون داگیرکاریەیان کردووە بەڵام هاتوون زۆر باقڵانە یعنی شەڕیان نەکردووە دوای ساڵانێکی زۆر یعنی ئەمە بەسم دوای ئەو هەموو ڕقەی کە لە یابانیەکانیش هیانە هاتوون لە ڕێگەی ئابووریەوە لە ڕێگەی ئابووریەوە هاتوون ڕوبەڕووی وڵاتی یابان بوونەتەوە بۆ نمونە ئێستا هەر لەم ساڵانەی کۆتاییە ئەتوان بڵێم کۆمپانیای تۆیۆتا و نیسان کە دوو کۆمپانیای سەرەکی یابانن ئەمان لە ڕێگەی کۆمپانیا چینیەکانی بواری سیارەوە یعنی پشکەکانی و کۆمپانیانیان زۆر بەرەو خوارەوە بردووە لەبەرەوە یعنی ساڵانی پێشوو بۆ منە خەڵک کە سیاری بەکارێنە توێتا لە پلە یەکەمە و بەڵام ئێستا بۆ شێوازە نییە سابی وایدی هاتوتە یەکێک لە پڕفرۆشترین سیارەکانی جیهانن جا لەبەرەوە وڵاتی چین هاتوو بە شێوەیەکی زۆر زیرەکانە ڕوبەڕووی ئەو داگیرکاری یابان بۆتەوە لە ڕابردووە لە ڕێگەی شۆڕشێکەوە لە ئێستاش لە ڕێگەی شۆڕشی پیشەسازیەوە ئیتر ئەمەش دەریاخا هەموو کاتێک مەرزیان تۆ لە ڕێگەی چەکەوە شت بەدەستبێنی بەڵام بە پلەی یەکەم ئەگەرتەوە بۆ نمونە ئەو کەسانی کە جاش و خۆفرۆشن لە وڵاتەکەدا دەریکەی چونکە لە ساڵی 1911 تا ساڵی 1949 بۆ نمونە شۆڕشانەی کە کراوە بە پلەی یەکەم ئەوە بووە کە هێزە بیانیەکان لە وڵاتی چین بکرێنە دەرەوە و دوای ئەوە بۆ شێوازە ئەم پێشکەوتنە لە وڵاتی چینە دروست بووە جا لێرە مێژووی شوێنەکەی خۆیان زۆر بە جوانی پاراست چەندین ئاسەواری ترکە لە پوری ترکە هی و کاتەیە بۆ نمونە بەکار هاتووە وەکو شادی ڕێزلێنانە یا خود هەر بابەتێکی ترکە وەرگیراوە بەم شێوازە هەر هەمووی لێرە پارێزراوە و ئەگەر ببینین ئەمانش کەرەستەی ترن کە بۆ نمونە و کاتە سەعاتەکە بە شێوازێک بۆ بەکارهێناوە ئەو شۆڕژگەڵانەی و کات ماوە لێرە هەر هەمووی هەڵگیراوە ینی مێژووی وڵاتەکەی خۆیان زۆر بە جوانی پاراستووە و لێرە ئەمە بەشی دەرەوەی مۆزەخانەکەیە ئەو مۆزەخانەی کە بۆی هاتووین دیمەنێکی زۆر جوانی هەیە جا لێرە کە دێتە ئەم شوێنانە هیوایەتیان ڕەسمگرتنە بەم شێوازە هیوایەتیان ڕەسمگرتنە لەگەڵ خەڵکی دیانە خەڵکێکی زۆر بەڕێزن
خەڵکێکی زۆر بەڕێزن ئیتر مەژبم جلانەوە ئەمڕۆ ئەوەی تر حەزیان لێ بۆن خەڵکی بێگانە جل کللتوری ئەمان لەبەرکە ئیترەمە هاتوونەتە بەشێکی تری مۆزەخانەکە لێرەش ببین بە شێوازی سریدی ینی تەواوی کۆشک و تەواوی و شوێنانی کە بۆ نمونە شاری سیان بووە لێرە پارێزراوە بەم شێوازە بە شێوازێک دروست کراوەتەوە بە سریدی وبینن سەربازەکان لێرە چۆن وێنەی کراوە لێرە ئەمەی بەسەر سەربان و بە شوێنەکان بۆ نمونە سەرکەوتووە هێرشان کردوتە سەر شوێنەکە بەم شێوازە یعنی دیمەنی زۆر جوانیان لێرە دروست کردووە بەم شێوازەگە ببینم سیناریو شوێنەکە لێرە ئاوە پیشانەدەن بە شێوازی سریدی جا لە وڵاتی چین بۆ نمونە هێشتا خەڵکی بێگانە لای ئەمان چۆنەڵی دەستەواژەیەکەی ئەڵێ دەوایسمان لای ئەمان هێشتا کەسانی سپیپێست هێشتا کەسانی بیانی کەسانی ڕۆژاوە یعنی بە گرنگ سەیرەکرێن بۆچی لەبەرەوەی ئەوەنە داگیرکاری کراوەتە سەریان یعنی هێشتا بیرکردنەوە لە مێشکیان دەرنەچووە پێیان وایە کە کەسانی بێگانە کەسانی سپیپێست کەسانی ڕۆژاوایی لە ئەمان زیرەکترن بەڵام لە ڕاستیە وان نییە یعنی لە ئێستاە تەواوی بازارەکانی جیهانیان کۆنتڕۆل کردو خۆیان بەڵام یەک کێشیان هەیە یعنی من زۆر جارە قسەشیان لەگەڵاکەم متمانیان بە خۆیان نییە نازانم ئەوە کارە لە چیەوە یعنی من هۆکارەکەی بۆ یەک شتە گەڕێنمەوە بوون لە وڵاتی چین پابلیک سپیکەر نییە واتە و کەسێک کە قسە بۆ خەڵکەکە هانی خەڵکەدا مۆتیڤیشن و بابەتی هاندان بڵاوەکەتەوە لە وڵاتی چین زۆر کەمە تەنها بەشێک لە مێژووی خۆیان بۆ منە باسی ئەو بابەتانەی کردووە ئەگینا بەگشتی لە ژیانی ئێستایانان نییان وەکو خۆمانی 5 ملیۆنین ینی 2 ملیۆنمان هەر پابلیک سپیکەر ماشەڵڵا ئیتر بۆیە تا ئێستاش ئەم بیرکردنەوەیان کە پێیان وایە خەڵکی ڕۆژاوا لە ئەمان یعنی پلەی بەرزترە هێشتا لای ئەمان هەیە یعنی زۆر جارە قسەم لەگەڵا کردوون ئەڵێن لەبەرەوەی بۆ نمونە دەرەوەی وڵاتیان نبینەوە لەبەرەوە نازان بۆ نمونە و پێشکەوتنێکە لە وڵاتی چینا هەیە لە هیچ شوێنێکی تر نایبینی ینی وڵاتێک بەو گەورەیە ئەو هەموو هێڵی شەمەندەفەرە ئەو هەموو پێشکەوتنەوە هەموو تەکنەلۆژیایە ئەمەی کە ئێستا من ڕیکۆردی پێکەم ئەمە هەر تەکنەلۆژیایەکی چینیە جا لەبەرەوەمە بەشێکی مێژووی شوێنەکەیە و کۆبوونەوەکان بۆ نمونە هەر هەمووی لە ساڵی 1936 بەم شێوازەکە کراوە و بەم شێوازە یعنی هێرشەکان کە دەست پێ کردو بۆ سەر وڵاتەکە و کەرەستەکانی ئێرە هەمووی پارێزراوە ئاوە ئینتەرنێت بەتانیەکەش لێرە پارێزراوە با لێرە داخلی ئەم کۆشکە بین کۆشکێکی زۆر جوانی لێیە یعنی هەر بە خشت دروست کراوە بەم شێوازە پێکاتەکەی خشت و تەختەیە یعنی مە دیوارەکانێتی خشتێکی زۆر جوان و ئەمەش دەرگاکانێتی لە تەختە دروست کراوە تر بەم شێوازە بۆ ناچینە ناوە ئەگەر ببینن شوێنی خەوە بۆ نمونە نازانم وەکو ژووری خەو بەکار هاتووە یان وەکو شتێک بەکار هاتووە لێرە بەم شێوازە ببین عەرزەکەشی ینی هەر هەمووی تەختەیە ئەمەشیان بۆ نمونە هەمان شێوازە یعنی من حەزەکەم ئێستا بڕۆم بخەوم لەبەرەوەی زۆر خۆش دیارە ئیتر ئەمەش بۆ نمونە هەر دەرگاکانیان هەمووی تەختەیەوە ئەمەش هەر تەختە یعنی ئاسن نییە وەکو ئاسن دەرەکەوێ بەڵام تاوای دیزاینەکانیان پشتی بە تەختە و ڕەنگی قاوەیی بەستووە و لێرەش بە قادرمە ئەچیتە سەرەوە بەم شێوازە لێرە بەم شێوازە ئەچیتە سەرەوە بزانین چی تری لێیە ئەمە مێزێکی ناخواردنە لێرە و چەندین ژووری تر ئەمە شوێنی کۆبوونەوەیە ئەو شوێنانی کە کۆبوونەوەی تیاکراوە ئیتر لێرەش بە هەمان شێواز ژوورێکی خەو لەگەڵ شوێنی دانیشتن ئەمەش شوێنی خەو دانیشتنی شەو وەکو ئۆفیسێکیش بەکاریان هێناوە و ئەمە ئەبێ دەستچۆر بوو بێ ئەو کات ئیتر بەم شێوازە ئەمە ئەو فەرماندانەیە کە لێرە بۆ نمونە نیشتەجێ بوون شوێنەکە بە تەواوەتی پارێزراوە ئەو جا لێرە ببینە بۆ نمونە ئەمەی کە ئەیبینی ئەمە بەشی ڕادیۆ و پێم وابێ وەکو بەشی ڕادیۆ بەکار هاتووە کە ژوورێکی زۆر جوان و تایبەتە یعنی ئەگەر ببینن وە لێرە کە تۆ ڕاستەخۆ دێتە سەرەوە ئاوا لە بەشی پشتەوە قادرمەکە ئەم ژوورێ لێ و بەکار هاتووە و ئەمەش نووسینەکەیەتی بۆ شتێک بەکار هاتووە ڕاستی نازانم ئەمە باڵەخانەیەکی ترە داخڵە بین کە مۆزەخانەیەکە تایبەتە بە جەنەڕاڵ جانگ تەمەنەکەی ینی زۆر دوور و درێژ بوو بەجددی لێرە ببینن یان چەندها تابلۆ وێنەی لێیە و
و لێرە بە هەمان شێوە ساڵی 1901 تا 2001 واتە 100 ساڵی ڕەبق ئەم کابرایە ژیاوە و ببینن لێرە یعنی چەنەها بۆ نمونە لە شۆڕشی وڵاتی چینە بەشداری کردووە و یەکێک بۆ لەو گەنجانەی کە زۆر کاری کردو لەسەرەوەی کە پێویستە جەنگی ناوخۆی ڕابژیرێ و پێویستە لە جیاتی ئەوەی کە ئێمە شەڕی ناوخۆ بکەین لە بینی خۆمانە پێویستە کە هێزە بیانیەکان لێرە دەربکەین جا لەبەرەوە یعنی ئەو تەمەنی کە ئەم بەسەری بردووە لێرە پەیکەرێکیان بۆ دروست کردووە و شایانی ڕێزە لەلایەن چینیەکان و ڕێزێکی زۆری لە گیراوە ئەم شێوازە مێژوەکەی پارێزراوە کە زیاتر جەختی لەسەرەوە کردوتەوە کە پێویستە هێزە بیانەکان دەربکرێن و شەڕی ناوخۆی ڕابژیرێ هیوادارم ڕۆژێک لە ڕۆژانی ئێمەش بێنەوە ئاستە وەکو ئەمان سوود لە مێژووی ئەمان ببین ئەسەما کاتی وێنەی جەماعیە بەم شێوازە کاتی ئەوەیە کە هەمومان لە یەک شوێنە ڕاستن بەگرین ترەمە بەم شێوازە شوێنەکەمان کۆتایی پێنا هەڵۆ نیهایسیۆ نیلای نایە شەرمەکەم قسەی لەگەڵا بکەم نیلای نی بۆ هۆیشۆ هایسیۆ ئەیترمە شوێنەکەمان کۆتایی پێنا لێرە و با بڕۆین بزانین شوێنێکی تر هەیە بەزی شوێنێکی خۆشە ینی کە دیتەم شوێنانەوە تۆ بۆ نمونە مێژووی وڵاتەکان لە کۆنتترین شتەوە تا پێشکەوتنەکانی وڵاتەکان لێرە پیشانداوە ئەم ڕۆکێتە یەکێک لە خوێندکارەکانی ئێمە دەستی تیا هەبوو تر ئەمە لە بابەتی وەرزشە لە زۆر بابەتی ترە پێشکەوتنەکانی وڵاتی چین لە مۆزەخانەکانیانە لەگەڵ مێژووی وڵاتەکەیە دانراوە ئیتر بەم شێوازە ڕستمان لەگەڵ ئاگرن زۆر حەزیان لە ڕستم گرتن لەگەڵمانە چواردەورەوەی کامێرەمانە نیلای 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 وەرە وەرە هەموو هیوایەتیان ڕستم گرتن نەیبێن نەیبێن هیوایەتیان ڕستم گرتن هاو شوایگە وێڵکەم وێڵکەم زۆر حەزیان لە ڕستم گرتنە جامە قەت دڵیان ناشکەنم چونکە بەجددی یعنی بۆ منە مناڵانە بەشێکی زۆریان لە لادیەکانە ئاژین یاخۆ لە شارە بچووکەکان ئاژین خەڵکی بێگانە هەر نابینم جا یعنی من قەت دڵیان ناشکەنم لەو بابەتانەیە خوای گەورە نیعمەتێکی پێداوین هاتوونەتە وڵاتەوە لە وڵاتەیە خزمەتەکەین یعنی خۆشە لەگەڵ خەڵکەکەیە باش بی ئیتر کە شوێنێک باش بێ بۆت گوناحە باش نەبی بووی ئەوە تەواو بوو سەفەری مۆزەخانەی شبیانمان ئیتر دوایەوە بەم شێوازە بە پاسە شینەکەی خۆمان ئەڕۆینەوە با بزانین شوێنی داهاتوومان کوێیە تەسەوڕەکەم یان مۆزەخانەیەک ترە یانەوەیە چی بۆ ناخواردن مۆزەخانەی دووەممان هاتوون بزانین ئەمجارە چی لێیە ئەڕۆینە ناوە بەم شێوازە عادەتەن هەمووی ڕسێپشنی یانی بۆ دانراوە و بە شێوازێک بۆی کە سەلامەتی شوێنەکە بپارێزرێت ئیتر لێرە بەم شێوازە داخڵەبی ببین هەمووی کللتوری شوێنەکە و دیزاین و کەلەپوری شوێنەکەیان پاراستووە ئەم شێوازە داخڵەبی ئەم شوێنەی کە ئێستا بۆی هاتوین ئەمە شوێنەکە حیزبی کۆمۆنیستی ئەو کات بەکارهێناوە وەکو شوێنێکی نهێنی ساڵی 1949 بۆ نمونە کە وڵاتی چین دامەزراوە وەکو دەوڵەتێک و یەک حیزب فەرمانڕەوایەتیەکە ئەو کات حیزبی کۆمیتانگ ڕایان کرد بۆ تایوان جا لەبەرەوە لەو کاتەوە تایوان بەدەست حیزبی کۆمیتانگەوەیە و لەلایەن وڵاتانی ڕۆژاو و ئەمریکا و شوێنانیترەوە پشتگیری ئەکرێن ئیتر بەو شێوازە مێژوەکەی تۆزێ ئاڵۆزە نامێ زۆر بچمە بابەتی سیاسەتەوە و لێرە تەواوی ئەم شوێنە بەکار هاتووە وەکو شوێنێکی نهێنی ماوەتەوە تا ساڵانێکی زۆر ببینن چەندین دەواازەی جوانی هەیە لەم سەرتا ئەو سەر ڕوا هەر هەمووی بپارێزراوی شوێنەکە ماوەتەوە بۆی کە مێژوو شوێنەکە پارێزن ئەمەش ڕێبەرەکەمانە ئیتر بەم شێوازە جا ئەم باڵەخانەی کە تایەن چەنەها ژێرزەمینی بەم شێوازەی تایە ببینە لەگەڵ مابە چەندێک ینی کەس نەیزانیوە بۆ نمونەکەم شوێنانە بوونی هەیە بەم شێوازە تەواوی کەلتوری ئێرە و تەواوی شتەکانی ئێرەیان پاراستووە بۆ نمونە تەنانەتەوە بەشی
بەشی چۆنڵی عملیات و بەشی سایدەلێ و هەموو شتێکیان دەرمانسازی داناوە لێرە کە ئەگەر نەخۆشێکیان هەبێ بریندارێکیان هەبێ هەر لێرە بۆ شێوازە تەداویان کردووە. ئیتر ئەمە تەواوی بۆ منە بم شێوازە دکتۆرەکان و کاتێ خۆت پەرستارەکان نەخۆشەکان چارەسەر کردووە لێرە. شوێنەکان زۆر نهێنین و ئێستاش تەختەکانی کە بەسەریا سەرەکەوی یعنی تەقە و ڕەقە و جیقەی لێتر حاصل ئاوە بەم شێوازیان و ئەمە ژووری کۆبوونەوەکان بۆ نمونە بەم شێوازە کۆبوونەوەیان کردووە لێرە و مێزەکە هێشتا ماوە و ئەو بەرگەی کە لەسەرێتی بەرگێکی خامە باشە وەکو جلوبەرگەکەی من لێرە بۆ نمونە بەم شێوازە ژوورمان هەیە بۆی کە ئەمە ژووری ئافرەتان بووە لێرە هێشتا پارێزراوە ئەو ئاسارانی کە تیای ماوە. ئەمە شوێنی دەستشۆر و یعنی وەکو مەخسەلێک بەکار هاتووە ئاوە لێرە ئەمە یعنی بوخچە و شتەکان هەمووی لێرە پارێزراوە و تەنانەت ئاوێنەکەشکان بەم شێوازە. ئیتر لێرە بۆ نمونە ئاڕۆینە ئەو بەر ئەمە بەشی ڕیسێپشنی پیاوانە واتە ئەو کەسانەی کە لە ڕاگەزی نێربوون لێرە بۆ نمونە چاوەڕێیان کردو بۆی کە بچنە ناو و هەر لێرەش بۆ نمونە شوێنی خەوی تایە شوێنی تری تایە وەکو مێز و شوێنی کالیگرافی و نووسینی چینی بەم شێوازە پارێزراوە. ئیتر شوێنەکە زۆر خۆش و جوانە و چەندین دەرگا و دەواازەی هەیە هەر هەمووی پارێزراوە و خۆی یعنی زۆر گرنگیان بە مێژووی خۆیان داوە. لێرە چیترمان هەیە بۆ نمونە ئەگەر ببینی یعنی ئەمە هەمووی دەرگا و دەواازەیە داخلی بەشێکی ترەبی تۆ چیتە بەشێکی ترەوە بۆ نمونە ئەمە حوشەی ڕقم ژمارە 6 حوشەی ژمارە 6 و دوایەوە چیتە حوشەی ژمارە 7 یاخۆت ئەولاتر و بەم شێوازەش. لە کۆتایە کاتینانی نیوەڕۆیە جا ئێستا بەیەکەوە چینە ناو ئەم مەتامەوە مەتامی حەڵاڵە جا سیئانەوەی خۆشە یعنی زۆربەی زۆری خواردنەکان کە لێرەیە یعنی موسڵمان و حەڵاڵن جا با بڕۆین ناوە بزانین چیان هەیە بۆ ژەمی نیوەڕۆمان. ئیتر جەوەکەی زۆر گەرمەدامەوە عەرەقی دنیای کردووەمە ئەم شێوازە چینە ناوە بۆ قاتی سێیە پێم وابێ. تر ئەم خواردنانەی لێیە ئەم شێوازە ببینە ئەم مناڵە جوانە لێرە سیاوپەنگەوە هەلۆ ئەوە ڕۆژ ئەویش بۆ ناو خواردن. ئەوە داخلی مەطعمەکە بووین لێرە بەم شێوازە بە بزانین ئەمە ڕیسێپشنەکەیانە و مەطعمێکی زۆر گەورەیە سەمەک مەطعمەکە بەم شێوازە. ئیتر با بڕۆین ناوە بزانین چ خواردنێکیان هەیە و یعنی دیکۆرێکی کلاسیکی هەیە و مێزە خڕەکانم باشە مێزەیە کاوە خۆت ئەی خولێنیتەوە بۆ شێوازە. مەطعمێکی قەرەباڵغە دیارە کە خواردنەکانیان خۆشە با بڕۆین بزانین چیان هەیە. تا سەیریکە بۆ نمونە و مناڵانە خەڵکی بیانیان نەبینیوە هیوایەتیان ڕەسمگرتنە و ڤیدۆکەن بزانن کە ئەم خەڵکە بە چ شێوازێکە. ئیتر هەر هەمووی سەیرمانەکە ئەومەش خواردنەکانیانە ئاوە لەسەر سینیە ڕۆن. مامان چ؟ نیمەن مامان چ؟ ئەوتم ئافرەتان بێ. ئیتر ئەماتی ناوەی مەطعمەکە خواردنەکانیان حازر کردووە بەجددی من وامزانین حەڵاڵە بەڵام خەریب و تێبکەوین. جا کێشەیەکێ لە وڵاتی چینە بۆ منە نازانم بەڕێگەی بەشێک لە خەڵکی خۆشمان ئەو کەسانێ عین قسەم تەنها بۆ کەسانەیە کە فۆڵۆی بۆ منە سونەتەکەون فۆڵۆی حەڵاڵ و حەرامەکەون نەک بۆ کەسانی کە بەلایەنەوە گرنگ نییە. جا لەبەر و پێویست ناکات لە کۆمنتا بڵێ ئەمە والحاصل لە وڵاتی چینە بەشێکی زۆریان وەکوتم بەشێک لە خەڵکی خۆشمان بەداخەوە نازانێ وازانێ حەڵاڵ تەنها ئەوەیە تۆ گۆشتی بەراز نەخۆیتر تەواو کێشەی نییە. بەڵام لە ڕاستیە ئەبێ و گۆشتە بۆ من لەلایەن کەسێکی موسڵمان و یاخود ئەهلی کتابەوە سەر ڕۆدرێ و ئیتر گۆشتەکە پاک و پوخ بێ و خوێنی تیان نەبێ یعنی بەو شێوازەکەمان گشتەکە مردارەکەنەوە. جا ئیتر لێرە ئەوە لێرە بە سەمون خۆمان کوشت
بەم شێوازە با بزانین دواتر نانێکی تر لە دەرەوە بخۆین ئەمە فایدەی نییە بینە لێرە ئەوە تازە فێری دروستکردنی نودڵە دێ مناڵە جا دروستکردنی زۆر ئاسانیە زۆر قورسە بێت توانات هەبێ ڕای کێشی ئیتر ئەمیش لێرە وا تازە فێرە بێ ئەم شێوازە مناڵی چینی ئەوەیان باشە زۆر یارمەتی خێزانەکانیان دەدەن بە تەواوەتی گوێ لە خێزانەکانیان نەگرن لەبەرەوە یعنی هەر لە بچووکی وتیاتی 3 ساڵ 4 ساڵە بۆ منە مێز پاکاتەوە شت وەرەگرێم یعنی ئەو کللتوریان زۆر جوانە شوێنی سێمی ئەمڕۆمان دوای نانی نیوەڕۆ هاتوین بۆ یەکێک لە شوێنە مێژوویەکان کە کۆنترین پەرزگەی شاری شیعانە بۆ پەرزگەی بوزیەکان جا ئەڕۆینە ناوە بزانین بە چ شێوازێکە و ئەگەر ببین تەواوی شوێنەکە کللتوریە تەواوی شوێنەکە مێژوویە با بڕۆین بزانین بە چ شێوازێکە بەس زۆر گەرمە ئیتر ئاوا لێرە تکتە بڕی و ئەچیتە ناوە بۆ شێوازە ئەمە ئێستا لە ناو حەوشەی تێمپڵەکان حەوشەی پەرزگاکە جا لێرە ئەم ئافرەتە بۆ ماڕوو نەکاتەوە ڕێبەرەکەمان بزان بە چ شێوازێکە و ئەمە نەخشەی شوێنەکەیە گەر ببینین شوێنەکە زۆر گەورەیە بەجددی هەر لەبەرەوە گەورەترین پەرزگەی ئەم ناوەیە ئیتر ببینن یعنی ئەمە حەوشەکەیەتی وە پڕ لە سەوزایی و بەم شێوازە مەش داری بامبووە داری بامبوو ئەوەش دەواازەکانێتی لە ناوەڕاستی حەوشەکەیە چەند بینایەکەیە بۆن مناگەر ببینین ئەمە وەکو ژوورێک وایە ئەچین سێرەکەین بزانین چییە یەکیان کە ئەمەیانە پێک دێ لە تەپڵێکی تێ هاوشێوەی دەف و تەپڵانە لێدراوە بۆ کاتی بۆ عیبادەتی خۆیانە بەم شێوازە تەپڵەکەیان لێدا و ئیتر وەکو بانگەوازێک بۆ کاتی نوێژی خۆیان عیبادەتی خۆیان و ئەچینە ئەو بەرچی لێە بۆ نمونە کە ئەڕۆین بە ڕسمەکە لەمانە تێک نەدەین بەم شێوازە ئەمەیان زەنگی تایە باشە جاڕاستی تایە کە بۆ منە کاتی عیبادەتەکە لێرە ئەم جاڕاستە لێدراوە بەم شێوازە و ئەگەر ببینن یعنی بەشی ناوەتی لێرە دەرگا داخراوە و پارەی چاکیان تێکرد بەرچەنە زۆر قیمەتی نییە پارەکان پارەی کەمە بەم شێوازە لێرە ئەو زەنگە گەورەیە لێدراوە بۆ کاتی عیبادەتەکان ئیتر تێمپڵەکە خۆی بەگشتی ئەکەوێتە ئەویاوە ئەوی کابین پاگۆداکەیە پاگۆدای پێوترێ لە زمانی چینیە زمانی چینیە ئینگلیزیە نازام کامیانە وەڵامی تر پاگۆدای پێوترێ و لێرەش لە وڵاتی چین ئەم جۆرە گوڵانە هەیە کە لەناو ئاوە بۆ نمونە ئەڕوێ یعنی بە بەردەوام ئاوی لەسەر بێ و جۆرە گوڵێکی جوانە بەم شێوازە ئیتر گرنگی بە سەوزایی دەدرێت لە وڵاتی چین بەگشتی و هەر لە کۆنەوە کللتورە هەبوو لە ناویانە ببین بۆ منە نمونەیەکی جوانتان پیشاندەم لێرە جا ببینن لێرە ئافرەتێک بۆ منە خەریکی وێنە کێشانی تێمپڵەکەی بەم شێوازە دەست و خەتێکی جوانی هەیە ینی بەعکسی منەوە هەن هاوکان ئیتر بەم شێوازە خەریکی وێنە کێشانە ئاوە جا ببینە ینی زۆر گرنگی بە سەوزایە درێ لێرە لە وڵاتی چین بەم شێوازە سەوزایی یعنی بەشێکە لە بڕبڕی پشتی وڵاتی چین لەبەرەوە زۆر سەوزایان خۆشەوێ زۆر گرنگی پێدەن ئیتر لە تەواوی شوێنەکانیانە یعنی بۆ پەرزگا ڕۆی بۆ مزگەوتە ڕۆی بۆ شوێنی ئاسایە ڕۆی بۆ شوێنی ئیشیانە ڕۆی زۆر گرنگی بە سەوزایی دەن بەم شێوازە ئەچینە ناو تێمپڵەکەەوە ناو پەرزگاکەەوە با بزانین بە شێوازێکە بزانین لێرە عیبادەت بە شێوازێکە چڕە دووکەڵێکیان ناوەتەوە ئەمە لێرە بۆ نمونە و ئاگراکەنەوە بۆ شێوازە وەکو بخورە ئەو شێوەی بخورە بۆ نمونەمە عیبادەتی ئەوان بۆ شێوازێ ئیتر دوایەوەی کە ئاوا کوڕنوشە بە و بخورەکان لەوێ دانێ ئیتر هەڵبەتە نازانمە گەر دوعا بخوێن بە شێوازێک دوعا خوێنن بەڵام کللتوری نوێشکردنەکان بەم شێوازەیە و ئەو کەسانەش ئاوا بۆ نمونە بەم شێوازە عیبادەتەکەن لەوێ دوعای خۆیان خوێنن و ئیتر بەم شێوازە ئاوا بۆ نمونە ئەم شێوازە کوڕنوشە بان بۆ ئەم پەیکەرە و ئەوە شێوازی ئادابەکانی کوڕنوشبردنیانە کە لێرە بۆ منە فێریانەکەن بەو شێوازە هەمووی ڕسمی لەسەر و وێنەی لەسرە ئیتر ئاوا
بەم شێوازە ئەمەش پەرستشی بۆ نمونە بوزیەکانی ئێرەیە، یعنی کە ئەمە تێمپڵێکی ئەوانە ئیتر پەیکەرێکی بوزایتیایە لە ناوە و لێرە ئەو جۆرە مۆمانە داگیرسێنن. تر هەڵبەتە دیارە دوعاگە خوێنن یان شتێکەکەن ئیتر بەو شێوازە عیبادەتی خۆیانەکەن و بچین سەیری زیاتری ناوە بکەین بزانین چۆنە. بەم شێوازە ئەمە پەیکەری گەورەی بوزایانە بەحسە، بەس من بە تەواوەتی معلوماتم نییە لەسەری کامیان سەرۆکەکەیانە کامیان سەرەکیەکەیانە. ئەمە دیمەنی ناوەی پەرستگاکە. جا ئێمە بۆ نمونە هەنێ تەلەبەمان لەگەڵە خەڵکی میانمارە بەم شێوازە، یعنی ئەوانی ژەربوزین لێرە پەرستشی خۆیانەکەن و ئیتر ئێمەش دوێنێ چوونە گەورەترین مزگەوتی بۆ نمونە شاری سیئان کە کۆنترینە لە تەواوی وڵاتی چینە و ڤیدیۆیەکی زۆر جوانم کردو لەسەر ئەوەش، ئەتوانن بینەری ئەوە بن لە سۆشیال میدیاکانی چین لەگەڵ هاوڕێ. ببینە لێرە بەم شێوازە بۆ نمونە ئەوانە خەڵکی میانمارن تیاتی خەڵکی چینە عیبادەتی خۆیانەکەن و تر ئەو شێوازە دوای ئەوەی کە تەواو بوون گەشتێکەکەن بەناو شوێنە مێژوویەکەیە کە ئەمە کۆنترین پەرستگەی بوزیەکانە لێرە لە شاری سیئان. لە کۆتاییە هاتینە ڕئیسیەکەیان سەرەکیەکەیان لە کۆتاییە هاتینە سەرەکیەکەیان ئەمی کە لێرە ئەیبینن بەم شێوازە. ئەمە بە شێوەی سەرەکی پێم وابێ گەورەترین نیەم ناوەیە چونکە کامل ئاڵتونە ئەوە نەیبزانم و ببینن چواردۆرەکەی هەڵکەنداوە لەسەر تەختە و شتەکان و بەم شێوازە و سەقفەکەشی هەر ئاوایە. جا لێرە بۆ نمونە هەر سنووقی خێری خۆیان هەیە ئەمانیش بەم شێوازە و عادەتەن قاچەکەنە سەر ئەمە ئەنوشتێنەوە لەسەر ئەم وەکو قەنەفەوەیە ئەکەونە سەر ئەژنە و کوڕن و شەبەن بۆ ئەمە بەم شێوازەی تر دوعای خۆیانەکەن و کۆمەڵی سەوزەڵمیەوەی باشیان بۆ داناوە لێرە شووتیە و ئیتر سێ و پرتەقاڵە بەڵام دواتر نازانم شێی خوا. ئیترمە بەم شێوازە ئەمە پەرستگەی شاری سیئانە کە گەورەترین پەرستگەی بوزیەکانە لێرە و هەر حەزم کرد لەگەڵ خۆما بۆ نمونە هەنێ وێنەی ئەم ناوەشتان پیشاندەم. جاوەڕ شتێکی تر بۆ نمونە لێرە ئەم نووسینە سوورانەی پشتەوە کە ئەبینن ئەمانە دێن چیەکەن ئەگەر هیوایەتێکیانە بێ بۆ نمونە پێشتر لێرە نووسیویانە و هەڵیانواسیەوە بم شێوازە ئیتر ئاوا هەڵیواسن هەمووی هیوا و خولیا و ئارەزووی ئەو خەڵکانەیە کە سەردانی ئێرەکەن ئاوە بەم شێوازە لەم سەر تا ئەوسەر. ئیتر ئەمەش نازەم وەڵا لێرە ئەوەنەی یعنی نەعوذ بالله ئەوەنەی خوای خۆیان لێیە بەم شێوازە یعنی پڕە ئێرە. بۆ نمونە ئێستا ئەم کچە بەم شێوازە عیبادەتی خۆیەکە بۆی کە تەرکیزی لێ تێک نەدەین تۆزە بە کزی قساکەم. ئیتر بەم شێوازە یعنی ئەگەر سەیری ناوە بکەین ئەمە پێم وابێ ئەمان هی پارەیە ئەم خۆیان نەعوذ بالله هی پارەیە و کۆمەڵە پەیکەری زۆری تیا لە ناوە ببینە چۆن بە شێوازێک بۆ نمونە عیبادەتەکە ئیتر بەم شێوازە و ناو پەیکەری زۆری تیا یعنی یەک نیە و دوان نیە و دە نیە و سەد نییە زۆرە چووک و گەورە بە ئەنواع قیاسات تایەتی ئەمەش سەرەکیەکەیەتی بەم شێوازەی تر پڕە ئاوالە و جۆرەیە نەجا گەشتیاری زۆریش دێ بۆ ئێرە بۆ نمونەوانی کە لە پشتی منەوەن کۆمەڵە گەشتیاری تری بیانین هاتوون بۆ ئێرە و بەو شێوازە یعنی دیان سەیری شوێنەکەکەن وەکو شوێنێکی گەشتیاری کە من شەر وەکو گەشتیاری هاتووم ناگووەکەوەی کە بڵێم ئەمە بۆ نمونە شوێنەکە بە عیبادەتیاکرێت. ئیتر والحاصل ئەوان ئازادن ئێمەش ئازادین هەر کەسە و یعنی ئەتوانێت دوای دینی خۆی بکەی و ئەوەی کە لای ڕوونە بەو شێوازە بۆ نمونە پەرستگەیەکی ترە بەم شێوازان برادرە ئاوادانیشە ئێستا ئەویش عیبادەتی خۆیەکە ئاوە ئەین کوڕن و ژەبەن بەم شێوازە و لێرە چەند پەیکەرێکی تری تایە ئەمە یەک و دوان و سیان و چوار پێنج دانەی تایە و لەگەڵ کۆمەڵی ڕەسم و کۆمەڵە شتی تریش و ئەمەی کە لێرە لە پشتی منەوەیە ئەمە پاگۆدای پێوترێ باشە پاگۆدا ئیتر وەکو منارەیە کە بۆ سیمبولی ئەم پەرستگایە بەم شێوازە دیزاینێکی ئاوای هەیە گەر ببینن
تا سەرەوە بۆ شێوازەیە پلەبەندیەکەی بۆ سەرەوە بۆ منە باریکترە بێتەوە. و ئێستا هاتوونێتە بەشێکی تر کە ئەمە وەکو فێرگەیەک بەکار هاتووە ئەم بینایی کە لێرەیە بۆی کە ئەو کەسانەی هاتوون بۆ ئێرە فێری ئەو دینەی خۆیان بکرێن بەم شێوازە و داخڵە بین ئاوە یعنی دەواازێکی پانپۆڕی هەیە تا ڕادێک وە لێر داخڵەبی بەم شێوازە و ئەچیتە ناوە کۆمەڵە سەوزایی لێە ینی هەر لێرەش بۆ نمونە پەیکەریان داناوە بەم شێوازە. ئیتر لێرە بۆ نمونە کتێبخانەی لێە ئەمە کتێبخانەیە و ئێرە ئەم بەشەی تر هۆڵی خوێندنە هۆڵی خوێنی دینەکانی خۆیان و لێرەش شوێنێکی تری لێ هاوشێوەی مۆزەخانە بەم شێوازە هاوشێوەی مۆزەخانە لێرە ینی شۆڕشەکانی وڵاتی چین و ئەوەی کە پێوەست بێ بە دینی خۆیانەوە تعبیریان تیا کردووە ئەوەی کە پێوەست بێ بە دینی بوزیەوە و لێرەش کۆمەڵیان نووسراوی تری لێ ئاواگەر ببینن. ئیتر ئەمە زۆربەی زۆری بۆ نمونە قەشەکانی خۆیانە یان ئەو کەسان دینیەکانی خۆیان ئاوا بەم شێوازە وێنەیان بۆ کردوون و پەیکەریان بۆ کردوون نەخشاندوویان و هەڵیان کڕاندووە ئاوا بەم جۆرە دیزاینانە و حەکیمەکانی خۆیان بەحساب لەو سەر دنیا. ئیتر و دەستنووسەکانیش لێرە بەشێکیان پارێزراوە. شوێنی کۆتایی ئەم ڕۆمان کە بۆی هاتوین ئەمە مۆزەخانەی شاری شیئانە جا مۆزەخانێکی زۆر ناوازەیە بەپێی ئەو گۆسفەی کە ئەکرێ من نازانم سەردانم نەکردووە و لێرە چاوەڕێگەین تا تەلەبەکانی ترمان دێن داخڵی بەشی مۆزەخانەکە بین مۆزەخانەکە بەم شێوازەیە و چەندین بەشی جیاوازی هەیە ئەمە بەشە سەرکێکێتی. ئەمەی کە لێرای بینی ئەمە مۆزەخانەی شاری شیئانە جا ببینە خەڵکێکی زۆر هاتووە ئەمە چی دەرەخایین دەلالەتی ئەوەیە کە خەڵکی چین ینی بەشێک لەمانە ئەکرێ بۆ نمونە بۆی ئیشەوە نەتوانن زۆر بۆ شوێنە ئەمڕۆ بەڵام سەرەڕایەوە کاتی خۆیان بەخشیوە بە مۆزەخانەکان بە مێژووی وڵاتەکەیان سەردانی شوێنە مێژوویەکانەکەن و وێنەی خۆیان ئەگرن بۆ یادگاری. جا ببینە لەگەڵ ما بەیانی کۆمەڵێ دیمەنی جوانی تایە لێرە کاتێکە چیتە مۆزەخانەکەەوە بۆ نمونە هەر یەکێک لەمانە بۆ نمونە ڕێبەری تایە مۆزەخانەکە کە ئەم شتانە ڕوونەکاتەوە بۆ خەڵکەکە بۆ خەڵکی کە سەردانی ئێرە کردووە. یعنی ئەمە لە زۆربەی زۆری شوێنە مێژوویەکانی وڵاتی چینە خۆ شوێنە گەشتیارەکانە ئەوە بوونی هەیە. ئەمە بەشی ناوی مۆزەخانەکەیە لێرە ئەمەی کەیبینن بۆ نمونە لە کاتەکە ئەباوی ئەوەی کەیبینی لێرە بۆ نمونە بەم شێوازە قاپ و قاچاقیان بەکارهێناوە بۆ خواردنەکانیان و خواردنیان لەم گۆزە و لەم قاپە قوڕینانەیە هەڵگرتەوە بەم شێوازە. و لێرە دیمەنی ناوچەکە بۆ نمونە مێژووی و کاتە بە شێوازێک بۆ لێرە دووبارە دروستیان کردوێتەوە بە شێوازێکی قوڕین ینی ببینە ئەمە ئەو شاخەی چواردەوری ئێرەیە و ڕووبارێکی پیا ڕۆشتەوە بۆ نمونە و دوای ئەوە چییە ماڵەکان لێرە بەم شێوازە دروست کراوە. کاتێک سەردانی مۆزەخانەکانی وڵاتی چینەکەی شتێکی جوان بەدیەکەی بۆ نمونەمە دیوارەکەیە نەخشەکان دروست دەکەنەوە بە شێوازێکی جوان و لەگەڵیە لە ڕێگەی داتاشۆوە ئەو زانیاریانە لێرە نیشانەدرێت. ببینن یعنی بە شێوازەکە بۆ نمونە ئەوە وێنەی شوێنەکەیە دایانناوە و لێرە خەڵکی ئەو کاتە چۆن ژیاوە چۆن ماسی گرتووە چۆن دانەوێڵەی ڕواندووە چۆن بۆنمە ئاژەڵداری کردووە بەم شێوازە بە تەواوەتی تعبیر لە شوێنەکەکەن لە ڕێگەی شاشەیەکەوە و لە ڕێگەی داتاشۆیەکەوە بەم شێوازە. واتە زۆر بە جوانی ئەو تەکنەلۆژیایی کە هەیەە لە پاراستنی شوێنەکانیان لە تعبیرکردن لە مێژووی خۆیان بەکاریان هێناوە. جێکی ترە بۆ نمونە هەر لە ڕێگەی قوڕەوە لە ڕێگەی خاک و خۆڵی ناوچەکەوە بەم شێوازە تعبیریان کردووە لە مێژووی شوێنەکە و ئەم قاپانەش کە لێرەیە بەشێک لە قوڕ و بەشێک لە بەکارهێنانی گەڵا سوودیان لێبینی و دروستیان کردوێتەوە و ئەمەشکەی بینن بۆ نمونە بەردوودار و گژوویکیان هێنا و بۆ شێوازە دروستیان کردوێتەوە ئەمەش هەر دیوارێکە لە چەشنی دیواری و کاتە.